دوای زیاتر لە 2 هەفتە لە گەمارۆدانی ناحەی باشیک لەلایەن پێشمەرگەوە کاتژمێر 6 بەرەبەیانی ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە لە 3 قۆڵەوە هێرشیان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ناحەکە دەست پێ کردو توانیان کاتژمێر 5 ئێوارە بچنە ناو ناحەکەەوە و کۆنتڕۆڵی بکەنەوە. بەوەش هیچ ناوچەیەکی کوردستانی لە دەرەوەی ئیدارەی هەرێم نەما لەژێر کۆنتڕۆڵی داعشدا بێت. لە چوارچەوەی پێشڕەویەکانی پێشمەرگە و کۆنتڕۆڵکردنەوەی چەندین گوند و ناوچەی کوردنشین لە دەشتینینەوە ڕۆژی 23 ئۆکتۆبەر هێزەکانی پێشمەرگە گەماڕی باشیکیاندا کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی مووسڵەوە. دوای 4 ڕۆژ لە گەمارۆدانی بارزانی لە چیای زەردەکەوە ڕایگەیاند باشیک لە ڕووی سەربازیوە کەوتووە و هێزەکانیان بەهۆی بوونی بۆمبی چێنراوە نەچوونەتە ناو شارەکەەوە. سەبارەت بە هێرشەکانی ئەمڕۆی پێشمەرگە بۆ سەر ناحەی باشیک فەرماندەی گشتی هێزی چەکدارەکانی هەرێم لە ڕاگەیەنراوێکدا کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی ناحەکەی ڕاگەیاند. بە پێیوتەی فەرماندەکانی پێشمەرگە لەو هێرشدا جگە لە پێشمەرگە هیچ هێزێکی دیکەی پیادە بەشداری نەکردو. لەگەڵ پێشڕەویەکانیشدا تۆپخانەکانی هێزەکانی پشتیوانی 1 و پشتیوانی 2 تۆپبارانی بنکە و بارەگەکانی داعشیان کردووە لە ناوەندی باشیک و یاری دەدەرێکی باشی پێشمەرگە بوون لە هێرشەکەدا. فەرماندەیەکی پێشمەرگە بە NRT وت چەکدارانی داعش ئاگرێکی گەورەیان کردبووە تاوەکو بەهۆی دووکەڵی ئاگرەکەەوە لە بردومانی فڕۆکەکانی هاوپەیمانان پارێزراو بن. ڕوبەڕووبوونەوە چەکدارەکان و بۆمبی چێنرا و کردە خۆکوژەکانی داعش نەبوونە ڕێگر لە بەردەم پێشڕەویەکانی پێشمەرگە. هێزەکانی پێشمەرگە توانیان پێش خۆرئاوا بوون بچنە نێو ناوەندی باشیکەوە و ئەو پلانەی بۆیان دیاری کرابوو بە تەواوی جێبەجێ بکەن. هەروەک ئەمید بەهرام شێروانی فەرماندەی لیوای حوتی پێشمەرگە بە NRT وت لە ئێستادا پێشمەرگە بە تەواوی باشیکی کۆنتڕۆڵ کردوێتەوە و ئاڵای کوردستانی تێدا هەڵکراوە کە 20 کیلۆمەتر لە ناوەندی مووسڵەوە دوورە. باشیک یەکێکە لە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان و دەکەوێتە دەشتی نینەوەوە. دانیشتوانەکەی لە کورد و کوردی ئێزدی و کوردی شەبەک و عەرەب و تورکمان پێک هاتووە. پێگە جوگرافیەکەی باشیکی کردوتە ناوچەیەکی ستراتیژی و 3 چیا دەورەی داوە و چەندین شوێنەواری مێژوویش لە خۆ دەگرێت. پێشتریش لە 30 ئۆکتۆبەر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێم لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەوە پێشمەرگە ڕوبەری زیاتر لە 500 کیلۆمەتر چوارگۆشەیان لە باکوور و ڕۆژهەڵاتی مووسڵەوە کۆنتڕۆڵ کردوێتەوە کە خۆی لە 26 گوند دەبینێتەوە. کۆنتڕۆڵکردنەوەی باشیک ڕۆژێک دوای کۆنتڕۆڵکردنەوەی ناحەی حەمام عەلی دێت لەلایەن هێزەکانی پۆلیسی فیدراڵی عێراقەوە. بەوەش تا ئێستا 5 ناحێ و قەزایەک لە چوارچەوەی ئۆپراسیۆنەکەدا کۆنتڕۆڵ کراونەتەوە لەگەڵ کۆنتڕۆڵکردنەوەی چەند گەڕەکێکی بەری چەپی مووسڵ لەلایەن دژە تیرۆری عێراقەوە.